دووبارە سڵاوتان لەبێ خوێندنگەی ئەیوبیا مێژووی شاری سلێمانیە و یەکێکە لەو خوێندنگانەی کە لە ئێستاە تەمەنی خوێندنگەکە ئەبێتە 100 ساڵ و بەشێکی زۆر لە کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانی لە بواری هونەر سیاسەتمەدار و بەشێکی زۆر لە کەسایەتی دیارەکانی ئەم شارە دەرچوینێ و ئەم خوێندنگەین و زۆرینەیان یادەوەریان لەگەڵی هەیە و کاماژەم پێکرد لە پێشناوبەرەکە زۆرینەیان ئەلفوبەی کوردی لە نێو ئەو خوێندنگەوە فێربوون. لە ئێستاە کتێبێک تایبەت بە تەواوی مێژووی خوێندنگەکە و هەروەها بەشێکی زۆر لەو یادەوەری وەروە زانیاریانەی بە تایبەت بە وێنە و هەروەها بەشێک لەو بەڕێوەبەر و کۆمەڵێک زانیاری جیاوازتر کە ئەرشیف کراوە لەلایەن هەریەک لە بەڕێزان مامۆستا ئاوات ئەبوبەکر ئەحمەد وەروە مامۆستا ئاواز ڕەوف قەویلەیی کە ئەرشیفێکی باشە میوارەیە گفتوگۆکەین دەربارەی کتێبەکە و هەروەها خوێندنگەکەش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاواز ڕەوف کە بەڕێزان مامۆستا ڕاهێنەرن و میوانی کورسات مەگەزین مامۆستا ئاوازگیان سڵاو لێبێم کاتت باش بێ. زۆر سپاس بۆ تۆ. هەستێکی چۆنە خوێندنگەیە کە مێژووی شارە و سبەینێ زەنگی 100 ساڵی ئەم خوێندنگەیە لێ ئەدرێت؟ وڵا هەستێکی زۆر خۆشە کە بڵین یەکەم قوتابخانەیە کە بڵین سەدەیەک تێ ئەپەڕێنێ 100 ساڵ کە یەکەم قوتابخانەشە کە تا ئێستا بەو ناوەیە ماوەتەوانێ و نەگۆڕاوە هەموو ئامادەکاریە کراوە بە چەند تیمێک سەرپەرشتی کراوە و ئیشاڵە بەیانی بڵین زەنگی 100 ساڵە لێ زەنگی 200 ساڵی لێ بدرێت بەس کۆمەڵێک دانیاریمان لەسەر خوێندنگەکە بەرێ بزانین کە ئەم خوێندنگەیە پێشتر بە بڵین ساڵی چەند دروست کراوە و هەروەها لەگەڵەوەشە حەزەکەم بزانم کە تەنها لە دەستپێک و ناوی فێسەڵیە بووە یاخود کۆمەڵێک زانیاری تر لە نێو کتێبەکە هەیە پێویستەکە ئێمەوەکو بە بڵین پێی ئاشنابین. پێشتر ئەم قوتابخانەیە بڵین لە چوارباغ نەبووە لە سەعات کۆیی بووە بەناوی فەیسەڵیە بووە لە بینەی ماڵێکا بووە ئەو بڵین ئەو ماڵە یایەتی پیان و پێشتر بڵین هەر زیاتر قوتابی خوێندکارین بووە کوڕان بووە عیب بووە کە بڵین کچ لەو سەردەمان بەڵخوێندن ئیتر دواتر ئەم قوتابخانەی بیناکەی گوازراوەتەوە هاتۆتە چوارباغ لە ساڵی 1925 لە یەکی نوێیان دروست کراوە و ئیتر بڵین یەکەم بەڕێوەبەر و یەکەم مامۆستا لەو قوتابخانەیە زێوەری شاعیر بووە هەم بەڕێوەبەر بۆ هەم مامۆستاش بووە بڵین ڕێژەیەکی کەم قوتابی هەبووە کە ئەوانیش کوڕ بوون 50 قوتابی بووە دواتر ئیتر کە بڵین گەیشتوونەتە ساڵی 1930-31-35 ئیتر وردەوەدا کچانش خراونەتە بەر خوێندن و قوتابی بڵین کچ و کوڕ بە تێکەڵی بووە. ئەم زانیاریانە دەماوزەمەنی یاخود هەموو وەڵا وەرمان گرتووە بە دوواداچوونم کردووە لەگەڵ بەڕێز مامۆستا ئاوات ئەبوبەکر کە ئەویستە پەرشتیاری کوردیە پێکەوە کاری پێکەوەییمان کرد یعنی بیرمان لەوە کردەوە من خۆم مامۆستا بووم لەو قوتابخانەیە هەل لە مناڵیشەوە کە خرامە بەر خوێندن لە قوتابخانەیە فێری ئەلفوبێی کوردی و فێری خوێندنەوە نووسین بووم بۆیە ئەم ئیتر ینی حەزم پێ کرد و بەردەوام کاری لەگەڵ ینی خزمەتێکی بکەم. زۆر باشە. جا ئەم ئەرشیفکردنا ماوەی چەندێکی خایەن چونکە لێرە دوو لە کتێبەکان لە بەردەستی منایە یەکێکیان لە ساڵی بە بڵین 1925 بۆ 2019 بەڵام ئەمیان 2020 اینجا بزانم جیاوازیەکان چێواتە ئێوە ساڵانە ئەم کتێبە ئەپدەیتەکەنەوە زانیاری نوێی بۆ زیاد دەکەن هەموو ساڵێک یاخود نەخێر؟ بەڵێ ئەم کتێبە ئێمە یەکەم جار بڵین بە دوواداچوونێکی زۆر باشمان کرد هەم بۆ وێنە هەم بۆ کەسایەتیەکان و زانیاری کۆکراوە هێنامان ویستمان گۆڤارێک بەس دوایی بیرمان لەوە کردەوە کە کتێبێک دانین ئێمە کە ئەم هەموو ینی ماندووبوونێکی زۆری ویست لە ساڵی 2014ەوە ئێمە خەریک بووین هەتا 2019 ئیشمان لەسەر کردووە و زانیاریمان کۆ کردووەتەوانێ بە کاری پێکەوەی لەگەڵ بەڕێز مامۆستا ئاواتە ئیتر ساڵی 2019 چاپی یەکەمی ئەو
کتێبەیە بەردەم بەڕێستایە دواتر ئێمە بڵین کە ئاشکرا بوو ئێمە مێژووی ئەیوبیەمان کۆ کردوێتەوە کردومانە بە کتێبێک وردە وردە سەردان کرا ئەو کەسایەتیانە پێیان خۆش بوو کە ئەوانیش بڵین ئاماژیان پێ بدرێت بە وێنە و بە CV و هینی خۆیانەوە باشە ئەو کەسانی کە لە نێو کتێبەکە بوونیان هەیە بەبزام چۆن زانیاری ئەبەخشن بە ئێوە بە بڵێن ئێوە بە دوواداگ چوونەکەن ساڵانە بە بەردەوامی چکار لێرە زۆر بابەتی جیاوازە بینم لەو زۆر وێنی ئەرشیفی ئەبینم چۆن ئەم بابەتانەتان دەست دەکەوێت چونکە لەوانەیە بەداخەوە هەندێک لەم کەسایەتیانە لە ژیانە نەمابێتن مناڵەکانیان یاخود کە سوکاریان ئەو زانیاریانە بەخشن بە ئێوە وێنەکانیش بەڵێ ئێمە بڵین پیجی قوتابخانەی ئەیوبی هەر لەوێ بڵین دامان ناوە ئیتر خۆشم چونکە لە کەرتی پەروەردام و مامۆستا ئاواتیش لە کەرتی پەروەردەیە و باسمان کردووە دەرفەتێکی زۆر باش بوو ئیتر کە باسیەکەین ئەم ئیتر یانی زانیاریمان بۆیە و باسەکەن و کەسمان لەوێیە و یان ئەیگەێنن ئیتر سەردانی قوتابخانەی ئەیوبیاکەن یاخود لە ڕێگەی تەلەفۆن و بۆمیەت بە وێنە و بە سیڤیەکانەوانێ و منیش خەمەناو کتێبەکە و لە ئێستاە ئیتر ساڵانە بڵین هینمان کردووە چاپەکانمان نوێ کردوێتەوانێ ئەم ساڵ کە سەدەیەک تێ ئەپەڕێ سەد ساڵەیە لە ئێستاە خەریکم کە بۆ چاپی چوارەم ئامادەکاریەکەم و بەردەوام ئەوەی بێوێت ئیزافەیەکەم لە ناو کتێبەکە و کەواتە ساڵانە هەموو زانیاریەکان دووبارە ئەنووسرێتەوە و زانیاری نوێ بۆ زیاتر ئیسا بڵین 2020 ئیتر وەستان و مانە تا 2024 ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە بۆ ئەم سەد ساڵەیە ماوەی 3 ساڵە خەریکین چەند تیمێکین بڵین هەر ئەو تیمانە تیمێک لە قوتابخانەی ئەیوبیا تیمێک لە چالاکی قوتابخانەکان تیمێک لە پەروەردەکان تیمێک لە تەلەڤیزیۆنی پەروەردە ئەوەش جێی خۆشحاڵیە کە قوتابخانەی ئەیوبیا لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی سلێمانی هەڵبژێرا بۆ بە دیجیتالکردنی وانەکان لە پرۆگرامی نوێ کە ئێستا بەردەستە لە ئەم ساڵ خوێنرا ماوەی 2 ساڵە خەریکین ئێمە تیمێک لە تەلەڤیزیۆنی پەروەردە چالاکی قوتابخانەکە و بەسەرپەرشتی قوتابخانەی ئەیوبیا و بەڕێوەبەری قوتابخانەکە بەردەوامین لە کارەکانمان وار ئەم تیمەشە ئامادەکاریەکی باشمان کردووە بە فیستیڤاڵی 100 ساڵەکە خۆزگەم بەوانەی کە لە خوێندنگە ئەیوبیا بوون و هەر لە نێو دەستگای میدیای کورساتی شایەکێک لە هاوڕێیانمان لەو خوێندنگەیە بۆ زۆر بە شانازیەوە چەنە تەواوی خوێندنگەکانی هەرێمی کوردستان جێگەی شانازین بەڵام هەستێکی جیاوازە تۆ لە خوێندنگەیەک وانەت خوێند بێت کە ئێستا مێژوەکەی 100 ساڵ بێ و هەستێکی جیاوازە اینجا مامۆستا ئاواز بەبزانم بەشێک لەو کەسانی کە زانیاری بە ئێوە بەخشن ئێوە گفتوگویان لێ وەرئەگرن واتە دانیشتنیان لەگەڵەکەن زانیاری زیاتر لە بڵین لەو کەسە وەرئەگرن بۆ ئەوەی کە کتێبەکە بە بەردەوامی ئەپدێتی تازەی هەبێت و زانیاری نوێتیا بێت یاخود تەنها ئەو زانیاریانی کە ئێوە خۆتان تایبەتە بە خوێندنگەکە و هەر ئەوەندەیە بەڵێ وەڵا زانیاریان لێ وەرەگرین کە تایبەتە بە خۆیان لەوێ قوتابی بوو بن یاخود گەڕابێتنەوە خزمەتێکیان کردبێ بۆ قوتابخانەیە ئێمە ئاماژەمان پێیاوە چیمان بنێ بەسەر چاویانی ئێمە باش ئەنجا ناوی هەندێک لەو کەسایەتیە دیارانەی حەزەکەم پێی ئاشنا بین ئێمەش کە لە نێو ئەم خوێندنگەیە وانیان خوێندووە کێن ئەو کەسایەتیانی کە بەتایبەت زۆر خزمەتیان کردووە لە هەرێمی کوردستان یەکێک لەو کەسایەتیانە مامۆستا محەممەد زێوەرە کە کوڕی زێوەری شاعیرە بانگێشتیشمان کرد و بڵین هینمان لێ وەرگرتووە بە خۆشحاڵیەوە ئەوە خزمەتێکی باشی کردووە خۆشی و باوکیشی یەکێک لەوانش بەڕێز مامۆستا ئەحمەد سالارە ئەویش ئەم قوتابی بووە و بەڕێز مامۆستا جەمال عەبدول ئەویش بڵین ئەم کەسایەتیانە زۆر باشە اینجا کارکردن بۆ با بڵێن بە ئەرشیڤکردنی ئەم جۆرە بابەتانە تا چەند گرنگە لە ڕێی کتێبەوە چکە زۆر جار هەیە من لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش هەندێک وەکو ئێستا خۆت ئاماژەت پێکرد کە خوێندنگە ئەیوبیا پەیجێکی تایبەتی هەیە و بەشێک لەو با بڵێم ئەرشیفانە بۆ ئێوە ئەنێرێت یاخود توانێت ئەرشیڤکرێ بەڵام بە کتێبکردنی بابەتێکی لەم شێوەیە و ساڵانە ئەپدەیتکردنەوەی تا چەند گرنگە وڵا گرنگە زۆر گرنگە ئەم مێژوو ئەیوبیا و دانانی کتێبە ئەمە خزمەتێکە هەم بە شاری سلێمانی هەم بە قوتابخانەی ئەیوبیا و ئەزمونێکیشە بۆنەوەی داهاتوو ئەمە کارێکی زۆر باشە بوو لێرە پێم خۆشە بەشێک لە ئاشنامان کەیت بە بەشێک لەمانە مامۆستا دیارە ئەمە مامۆستا
ئەمە زێوەری شاعرە لێرەوە لە یەکەم بابەتەوە دەستان پێ کردووە دواتر چۆن بە دوواداچوونتان بۆ بەڵێن ڕیزبەندن ناوی بەشێک لە بەڕێوەبەرەکان لای خۆمان پێیانەوت مدیرە بەڵێ مدیرە جاران وا بوو ئەمە چۆن بۆ بەڕێوەبەرەکان کارتان کردووە ئەم ئەرشیفانە هەمووی لە نێو زوربیان یاخود بەڵێ زوربیان لە قەیدی هەر قوتابخانە وەرمانگرتووە قەیدەکانمان هەموو سیر کردووە هەموویمان سکان کردووە هەموویمان بردووەتەوانێ ئیشمان لەسەر کردووە بە زانیاری زۆر باشیش لەسەر بەڕێوەبەرەکان هەیە بەڵێ کۆڵم خۆزگەم بەوەی ناوی لە نێوم کتێبەیە هەیە بە دوواداچوونەکان چۆن بوون هەر لە ڕێی خوێندنکەوە ئەمانە یاخود بە دوواداچوون ناڵم لە ڕێگەی کەرتی پەروەدەوە کە خۆمان لە ناو کەرتی پەروەدا کارەکەین ئیتر ئەوانی کە بڵین کە سوکاریان یان ناساوێکیان هاوڕێیەکیان لە ئەیوبی بێ باسی کردووە و زانیاریەکانیان یا بەدەستی بۆیان هێناوین یاخود لە ڕێگەی پەیجەکە یاخود لە ڕێگەی مۆبایلەوە وەرمان گرتووە ئەی وێنەکان چۆن دەستان کەوتووە وێنەکانیش ئەم وێنەیە گەر زۆر جێی سەرنجی من بوو مامۆستا ئەم وێنەیە ئەمە کوێیە ئەوە پردیسەی سادقا کاتی خۆی سەیرانیانەکەت بردن بۆ شوێنانە ینی ئەو شوێنانیان پێ ئاشنا ئەمار خوێندنگە ئەیوبیە و چون بۆ سەیران چون بۆ سەیران لە پردیسەی ئەم ئەرشیفانە چۆن دەستان کەوتون هەمووی لە نێو خوێندنگەکەیە ماونەتەوە بەڕاستی ئەرشیفێکی باشە چونکە هەر بڵێم ینی کوردستان و بەتایبەتی شاری سلێمانی شەڕی زۆر تیا بووە با بڵێم قەتڵ و عامی زۆر تیا بوو زۆر بابەتی تر هەیە کە هەندێک جارەیە بینین کە ئەرشیفەکان بەداخەوە زۆرینیان فەوتاون ئەم وێنەیە ساڵی 1936 اینجا بە عزیزان ئاشناکەم بە وێنەیەکی تر کە ساڵی 1926 ئەمان وێنەکە بەڵێ ئەو وێنانشمان هەری وەرگرتوویانی بە دوواداچوونمان کردو بۆیان هێناوین و وەرمان کردووە چۆن بە دوواداچوونەکان چۆن مامۆستا چکە ئەم ئەرشیفانە لاڵم هەرێک لە کەرتەکانی پەروەدە بەڕێز مامۆستا شەوکەت کە مدیری کۆم بووە ئێستاش لە ژیانە ماوە دەستی خۆش بێ زۆر هاوکارمان بووە مامۆستا نەجووە یاریدەدەری قوتابخانەکە بووە و کاتە هاوکارمان بوو ستافی کارگێڕی و بەڕێز مامۆستا ئاوات خۆشی و خۆشم جامە شۆزان بەشێک لە مامۆستایانی ساڵی 1970 بەزانیاری هەڵەتان نینێ ئەم وێنانەش هەر لە ئەرشیفی خۆتانە هەبوویان زوربیان لە بڵین لە ئەرشیف پەروەدایان لە مۆزەخانە ئەوە بە دوواداچوونێکی باشمان کردووە مای 3 بۆ 4 ساڵ ئێمە ئیشمان تیا کرد 3 بۆ 4 ساڵ ناوی تەواوی مامۆستاکان و خوێندکارەکان هەموویتان وەرگرتووە ئێستش بە دوای ئەوەیە ئێستش بە دوایەوە چونکە خۆتە زانی بەردەوامەها لە گۆڕانکاریە هەم لە ئیدارە هەم لە مامۆستایان و لە قوتابیانیشە ئیتر کاریکیاکە باشە ئەگەر بەپێی با بڵێم مێژوو بێت و بەپێی ئەوەی کە یەکەم خوێندنگە بووە لە شاری سلێمانی لەوانەیە زۆرێک بەتایبەت و کەسانەی کە با بڵێم موالیدیان لە نێوان ساڵانی 30 و 40 و 50کانەیە لەوانەیە زۆرینەیان خوێندکاری ئەم خوێندنگەیە بوو بێتن اینجا هەر کەسێک ئەگەر ئەرشیفی لەلا بێت ئەتوانێت بگەێنێتە ئێوە بۆی ئەوانش لە نێو ئەم کتێبەیە بوونتان هەوێت بە دڵنیاییەوە ئەتوانن هەر لەم بەرنامەیەشەوە ئێمە من لە چاپی چوارەمە بەردەوامم لە ئیشکردن لەسەر ئەم کتێبە لەم بەرنامەیە کەسێک گوێی لێمانە و سیرمانەکە ئەتوانێت ئەرشیفی خۆی بێنێ بەسەر چاو من لە کتێبەکە ئاماژەی پێەکەم زۆر باشە کاتە بۆ کەسانەی کە باوکیان یاخود باپیریان یاخود کە سوکاریان لە نێو خوێندنگەی ئەیوبیە پێشتریش فەیسەڵیە بووە پێچش فەیسەڵیە بووە هەر وێنەیە یاخود ئەرشیفێک کەسێکتان هەبووە لە نێوم خوێندنگایە بۆ هیواین کە بگەێنە دەست مامۆستا ئاواز بۆ ئەوەی کە لە نێوم کتێبە ئەرشیفی کات اینجا پلانەکان چۆنن بۆ سبەینێ کە یادی 100 ساڵە ڕائگەێنن بۆ ئەو خوێندنگەی کە یادگاری بەشێکی زۆر لە خەڵکی سلێمانیە تر پلانەکان هەمووی ئامادە کرا ئەو ئامادەکارێکی باشی بۆ کراوە کە ئەوانی کە لە کەرتی پەروەردەن بانگێشکراون و پاڵپشت و هاوکارێکی زۆر باش بوون بۆمان بانی ئینشاڵڵا ئامادە بن بۆ زەنگی 100 ساڵی قوتابخانەی ئەیوبیە و بەڕێبەرەکانیش بانکراونێتوانێت کە ڕێزلێنانیان پێ بەخشرێت زۆر باشە چالاکی ترە بێت بەیانی یاخود وڵات چالاکیەکان تر مامۆستای هونەرە و
مۆزیکە و وەرزش و ئەمانە هیتر ئامادەکاری باشیان کردووە بەس ئێمە بۆ یادی 100 ساڵەکە بڵین بۆ فیستیڤالەکە ئەو فیستیڤالێکی گەورە ئامادەکاریێکی زۆر باشەکەین ئیشاڵە بەنیازین هەر پێشەنگای وەکو مۆزەخانەیەکی مێژووی ئەیوبیا شوێنێک دەستنیشانکەین هەر لەناو قوتابخانەکە بمێنێتەوانێ و ئەمانە هەمووی بڵین بە وێنە و بەین لەو پێشەنگایە ئاماژەی پێبین و کەواتە لە ئێستا ئامادەکاریەکەن بۆ فستیڤالێکی لەو شێوەیە ئامادەکاریەکانی و فستیڤالە گەیشتۆ بکە با کۆمەڵێک زانیاریشمان لەسەرەوە بابەتە وەڵای گەشتووە بە نیوەی تر ئامادەکاریمان کردووە لە وێنەکانە لە نووسینەکانە لە هەموو ئینەکانە بناڵم بەو تیمێک لە چالاکی قوتابخانەکان وەکو مۆزەخانەیەکی لێت ئەو شوێنە ئیشاڵا و شوێناکەین وەکو مۆزەخانەیەک و بمێنێتەوانی تر ینی زۆر باشە بە هیوای ئەوەم کە یادی وەکو ئاماژەم پێ کرد 200 ساڵی ئەم خوێندنگەیە بکرێتەوە و لە کۆتاییشە هەر کەسێک کە زانیاریەک یا خودو ئاماژەمان پێکرد ئەرشیفێکی هەیە هی ئەم خوێندنگەیە ئەتوانێت بگەێنێت دەست مامۆستا ئاواز بۆ ئەوەی لە چاپی نوێیە لە نێو ئەم کتێبە ئەرشیوێ مامۆستاگیان سوپاس بۆ تۆ گەرەچێکە ما بێت من خۆشحاڵ بووم سپاس بۆ ئێوە دەستخۆشی لێەوە شەکەم من چونکە خۆم لەم قوتابخانەیە کڕامەتە بەرخوێندن ئیسەش بڵێن دڵسۆزیەکەم هەر ماوە مامۆستای ڕاهێنەرم لە بەربەرەتی مەشق و ڕاهێنانی سلێمانی بەڵام دڵسۆزی و خەمخۆریەکەم بۆ پرۆسی پەروەردە و هەم بۆ قوتابخانەکەش کە نزیکی ماڵی خۆشمە هەر بەردەوام کارمان کردووە هەم باوکم هەم خوشکم کەس و کارم خۆشم خزمەتێکی باشی و قوتابخانەیەمان کردووە ئیسەژێر بڵێن دڵسۆزیەکەم هەر ماوە و بەردەوامم لێ ئەمیش وای لێ کردوم کە هەمانگیەکەم هەبێ لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکەیە و بتوانم کاری لێ بکەم تەمەندرێژ بێ بۆ کاری باشتر زۆر سپاس بۆ تۆ ئەنجام بەر لە کۆتایی ئاماژە بۆ بکەم کە سبەینێش لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ راپۆرتێکی تەواو تێروتەسەر لەسەر قوتابخانەی ئەیوبیا کراوە و ئاشناتانەکات بڕگەیەکە کە ئاشناتانەکات بە تەواوی خوێندنگەکە و هەروەها بەشێک لەو کەسایەتی هەرە دیارانەی کە خوێندکار بوون و لە ئێستایا کەسایەتی دیاری نێو کۆمەلگان و ئەتوان لە نێو ئەو بڕگەیەشە ئاشنای تەواو بن بە خوێندنگەی ئەیوبیا. دووبارە سوپاس بۆ مامۆستا ئاواز مامۆستای ڕاهێنەر کە میوانی مێواری کورسات مەگەزین بووی دووبارە بەخێر بێی سوپاس بۆ تۆ.